ناو من هوڕی منسووری و ڕوستای زۆینەوەند نزیک شارێ بێشاری چارقەڵای عەبدولمەلیکی هاتمە دنیا کە مردم وە کوردەیلی عەبدولمەلیکی یا کوردەیلی خەزەر شناسن. زوان ئیمە تەرکیبەن جە هەورامی و کەلهۆری. مە ئەکاسم ئەکاس مەل و پەرەندە فرە مهێزیز دووز دەیرم خۆشم وە دار و درەخت و پەرەندە تێت. ئێرە جەزیرەی میانکالاست. جەزیرەیەک فرە قەشەنگە هەرگیز جەبینین قەشەنگیەی میانکالا سیر ناوە. میانکالا قەشەنگترین جەزیرەی شمال ئێرانە کە هەوارەی پەرەندە و چەرەندەی جوراوجورە. وەیرا کەس دەست ناوات ئەڕای هیچ جانەوەرێک و پەرەندەیل وە ڕاحەتی وەیرا زیندگی دەکەن. وە شمال دەریای خەزەر وەختێک سەرما وە فرفرەن ئەڕای مەل و پەرەندەیل دان و خۆراک نییە وای خاتر وە سەم دەریای خەزەر و میانکالا پەروازکەن. میانکالا جەزیرەی وان سێ جۆر محیت ئاوی و خوشکی و سەوزایی دەیریت وەی خاتر وە بەهەشت پەرەندەیل شناسن. وەختێک پەرەندەیل وە سەمتی غەربی میانکالا ئامان ئاوشیرینیان دەست کەفێ کە پرە لە ماسی خاتونەک کەپور لوتراز ماسی سوقاندار و نەرمە سوقاندار کە لەورە زادووەلەت کردنە وە خوراکی فرەخاسن ئەڕای ئەو پەرەندەیل و ئەڕای جوچکەیلی کە ساڵی ئەوەڵی مهاجرەتشانە. ئەیسی فلامینگۆ کە وەسەر پایان وەسییان تاشەکەتیان دەربچوو وە ڕافرە دوور هاتنە بەعزی وەخت لەسەر قاچیان خەفن. عەکسگرتن لە مەل و پەرەندەیل سەختی خۆی دیوری. یەکێک لە سەختیەکانی ئێستا باید ڕابیابانگرینە وەر دەها سەعات ئینتزار کیشی و لازمە عیلم تەمام و وەبارەی ڕەفتاری پەرەندەی لە داشتوت. هەر وەخت دوێنیت پەرەندە سەر بەرز کرد باید بزانی ئەوە ترسیاس و زانیت کەسێک وەلەی نزیکە وەی خاتر باید زوو دەستوەکار بی و چەند گلەی عەکسێک بگری. فلامینگۆی گەردەندراز چەما شتێک لە ژێری ئاوە بۆمکردنە. هەمیشە سەریان وە ناو ئاوە فرە ورسیانەوە وە دەریانەوێت لە هیچ جای تر سیر ناوە. چجوری مەرحەلەوە مەرحەلەوە پەرەندگان نزیک بیتەوە یا چ جور لیباسێک لە وەرکەی فرە لازمارای عەکسگرتن لەوەی پەرەندەیلە. من نەچیمە هیچ کلاس عەکاسی ئەڕای پەرەندەنگەری و خوێندن خۆم یادگرتمە وەلی لە مودەت ئەی 15 ساڵە کەوە پەرەندگان نزیک بووم فرە شتێک وەلیان یادگرتمەوە ئیرەنگە بوومە سەر پەرەندەناسێک خاص. هەر وەخت چەند پەرەندە لە جایەک بینیم زانم چ جور و تاکوورە وەلیان نزیک بووم کە نەترسم و بتوانم عەکس لیان بگرم.
وەرجە 150 ساڵ پێش کە باوەگەورەیلمان وێرە لە چارقەلعەی عەبدولمەلیکی نیشیان تایفەیەک داگیرکار ئاهاتن و لەی مەنتەقەت زیانە کرد و هەرچی داشتن ئەوردن. ئی تایفە داگیرکارە کە لە رووسیا هاتن وەگرت خۆیان جۆرە ئەسپێک هاوردن تاوە کومەک ئەو ئەسپەی لە خۆیان زووتر بشارنەوە. ئەو ئەسپەیرە کە لە رووسیا هاتن وەگەردی ئەسپ خەزەری کە لە شمار ئێران فرەست جووت بووین و نژادی جەدید لە ئەسپ جداڵیت بوو کە ئێرەنگە ژماریان لە میانکالە فرەست و فرەیش قەشەنگە. ئەسپەیلە ئەسپ وەحشین و لە کۆنترۆل ئینسان نین و ئاهلێکردنیان سەختە. ئێمە جوورە ئەسپێک لە مازەندەران و میانکالە دەیریم کە ئەوەڵجار کەوینان فکرکردن پشتیان شکیاس. ئەسپەیلە پشتیان چاڵ و چەمیاس و ئەڕای سوار بووین زین لازم نێرن. میانکاڵە یەکێک لەو شوێنەی لە دەست ئینسان وەپی نەڕسیە و جوور خۆی مەنیە. ئینسان و ناوی خانەسازی نەکردیە وەی خاتر هەرچی گیاندارە لەیلا ئەحساس و ئارامی کرد. 100 ساڵ وەرجە ئێستا لێرە پەلەنگ زیندگی دەکرد. پەلەنگێک کە ئێرەنگە ئارزومانە داشتومان. پەلەنگی مازەندەران کە نژادی منقەرز بیە و ئەگەر هوشیار نەیمین گشت ئی پەرەندگانە و موحەی زیندگیان لە ناوچێت.
دیگری یەکێک لەو گیاندارانە جای تەوەجوهە و لە زیندگیان وربیە و خصوصیات فرەیەک دەیرن و فرە جار کۆمەکمانکردنە گامیشەیلی ناو میانکالە. میانکالە جەزیرەیە گەوراست کە تەنیا چەند کوردی عەبدولمەلیکی هان ناوی لە تەک گامیشەیلیان و دوورە لە هەر جۆرە تەکنۆلۆژیەک و تەنیا خواردنێک کە دەستکەفێت شیر و ماستی ئی گامیشەیلە و لەیرا هیچی تر ئەڕای خواردن دەست ناکەفێت. لەو زەمانەی ئێمە کوردی عەبدولمەلیکیان هاتینە ئێرە ئی گامیشەیلمان وەگرت خۆمان هاوردیە و گاکان بووینە بەشێک و ماڵ و زیندگی ئێمەی کورد لە شماڵ ئێران. ئی گامیشەیلە ئیقتساد ئێمە فرە خاسکردنە. نزیک کەفتن لەی گامیشانە فرە خەتەرناکە ئەگەر نەتناسن. باید هوشت وە خۆت بوویت. من ئەو قەرە سەردان ئی چەند کەسەی ئیرە کردمە کە گامیشەکانیشیان من ناسم. ماشینم منو ای طبیعت نیا نه تمام هیچ şeyler okaliptüsüyle yaklaşında خرابه ya. بەشوشکانی میانکاڵا یەک سێوم جەزیرەکەس وەلێ وەخاتر تەغیر ئاوهەوا و کەمبوون ئاودەریا ئەو وشکیانە ڕۆژ وە دوای ڕۆژ زیاتر بوود و خەتەر وشکبوون گشت دەریاچەکە هەست. لێرە چەندین جۆر گیا و گیانەوەر دیری. زیاتر لە 10,000 هەکتار هەنارستان دەیرێت کەوە گەورەترین هەنارستان وەحشی دنیا ناسراست. لە پادار هەنارەکانی ئی هەنارستانە گەورە تەمشک گەورە و خوشمەزە فرەست. لەیرە هەڵوچێک کوهی تاووک و زریشکیش هەست. ئەو پەرەندەی لەوە پاییز و زمسان کوچکەنە ناو میانکالە ناسرایەترینیان قەلمراوی و فلامینگۆکانن. قەلمراویەکان ڕەنگیان ڕەشە و ملیان بەرزە. فلامینگۆکانیش سوورەتی ڕەنگن و وە مل ئاگرین مەروفن. ساڵ هەست تا 90,000 فلامینگۆ ڕەسنە ئێرە.
جۆرپەڵەی سوورەتی ڕەنگ لە ناو دەریاچەکان لە دەسەی 20 دانەی تا دەسەی 34,000 دانەیی لە ناو ئاسمان پەروازکەن، بە هەماهەنگی وەگرد یەکتر شکارکەن و وەگرد یەکتر کەفنە جوڵە. بازێ وەختەی کە هانە گەردیەک و باڵگورێن ئاسمامیان کاڵە ڕەنگ سوورەتی وە خۆی گریت کە فرە قەشەنگە و هەر کەس دووست دێری ئی مەنزەرە تەماشا بکەیت. فلامینگۆکانێ لە جایەک جەم بوون کە 30 تا 40 سانتیمتر عمق دەیری تا بتانن و ئاسانی شکارکەن. خواردن ئەسڵیان گیانەوەرێکە وە ناو ئارتیما کە وە کەفێک گڵولیتەی ناو ئاوەیلە. فلامینگۆوەی وەخت شکارکردن وە شکڵ دایرەیی لە دەور یەک جەم بن و دەستکەن وە لاخکوتان تا ئارتیمای ژێر گڵولیتەیل کەفنە دەشت. دماتر وە دەنوکەی لیدریژیان کەفنە گرتن. مەلوو پەرەندگان ئێرە دوو جۆرن. ئەوانە لە فەسڵ پاییز و ژمسان و وەهار ئەڕای ئێرە کۆچکردنە و یەک مودەت لەی جەزیرە زیندگیکەن. جوورێ تریش کە پەرەندەیلی هەمیشەیی میانکالەن و لەیرە هەمیشە نیشیانە وەک قەرقاوڵی خەزەری و عوقاب کلکسفید.